ژمارەیەک کاسبکار و خاوەن پیشەی هەڵەبجەن لە بەردەم دیوانی پارێزگای هەڵەبجە گرت بوونەتەوە و داوا دەکەن کێشە و گرفتەکانیان چارەسەر بکرێت. ئەوانیش خۆی دەبینێتەوە لە زۆری باج و سەپاندنی ڕسومات یاسایی کە ئەوەش بارگرانی لەسەر شانیان دروست کردووە. شمولی ئێمە نەکات داوای لێەکەین کە ئەم ماڵەتی گەشتیارێ بەسەر ئێمە نەسەپێنێ، ئێمە باری ئابووریمان باش نییە، کاسبیمان باش نییە، ئیشمان باش نییە، ئەتوانێ مراقەبە بکە خۆی ڕۆڵی ئەم شارەیە دادەی ئەم شارەیە مراقەبەیەک بکە ئەم بازاڕە بکە بزانێ وەسعی ئیداری ئەم وەسعیان چۆنە، پیشەوەران ئیشیان چۆنە. بڕیا و پارەیە بە شوێنی وایە 500,000 شوێنی وایە 300,000 شوێنی وایە ملیۆنێکە، شوێنەکە ئەیگۆڕێ، کاپتریا ئەیگۆڕێ، مەتعەم ئەیگۆڕێ. کاسبکاران و خاوەن پیشەکان دەڵێن ناو سنتەری شاری هەڵەبجەیان بە ناوچەی گەشتیاری داناوە. لە کاتێکدا زۆربەی دوکان و چێشتخانەکان بێکار و گەشتیارن و پێویستە جیاواز مامەڵەیان لەگەڵ بکرێت. چەندان نمونە هەن کە ینی من پێ دەڵم خەڵک هەبوو لەبەرەوەی ئەمان زۆریان لێ کردووە، هەر بە زۆر ویستویانە مۆڵەتی پێ دەربێن توانای نەبوو دایخستووە، یانی توێتی من شەڕی حکومەتم پێ ناکرێ، بەڵام خۆ توام دوکانەکەم لا بەم بڕۆم کەسابەتێکی کە بکەم تێگەی مۆڵەتەکە ینی لە مەرحەلەی یەکەمە ئەوان بە ڕێژەیەکی زۆر کەم بە مقارنە بە شارەکانی کە لە مەرحەلەی یەکەمە کە تو هیچ ئەسێرە و شتێکن نییە بەپێی شوێنەکانە بەپێی دوکانەکانە هی وایە 250,000 هەیە وایە 400,000 لێسن هەیەیانە گەشتۆتە ملیۆنێک. خۆی شتی گەشتیاری لە هەموو شوێنێک و لە هەموو شوێنێکی دنیا ئەبێت، بەڵام بۆ ئێمە زۆر لە سەرێمەکە لەبەرەوەی هەڵەبجە ئەوەی ئەو بازار و کەسابەتی تیانی ئێمە بتوانین تەنانەت پارەی ئەو شوێنی گەشت و گزارێ دابین بکەین. گزارەکە بچینە سلێمانی تر بەلایانی کەم هەریەکان لەو ملیۆنی دیناری بوێ کە ڕۆژانەمان هیچ نییە لە هەڵەبجە بازارێکی ئەوەی نییە و تۆی نییە کە بڵین پشتی پێ بەسی بەخوا ئەوەی نییە کە ینی شتێکی بە پێ بخەیتە لاو هەر مەسروفەکەی خۆی دەرەکات و بەتایبەتی ئێمە شیرینیەکانی ساردەمەنین لەم فەسڵەیە هەر لەسەر زەرەرە ڕۆین. ئەو کاسبکارانە دەڵێن ژمارەیان 100 خاوەنکارن و چەندین جار سەردانی لایەنە پەیوەندیدارەکانی هەڵەبجەیان کردووە، بەڵام ئەوان پێیان ڕاگەیاندون دەتوانن نرخی کاڵاکانتان بەرز بکەنەوە. ئەمەش لە کاتێکدایە ژمارەیەک کاسبکار خۆیان دوکانەکانیان داخستەوە و بە هۆکاری دەرنێنانی مۆڵەتی پیشەیش ژمارەیەک دوکان و چێشتخانە و فاست فوتیش داخراون. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.